تا دێت گلەیی و ناڕەزایەتی هاوڵاتیان لە پێوەری زیرەکی کارەبا زیاتر دەبێت. هەفتەی ڕابردوو حکوومەتی هەرێم بڕی پێدانی کاربای لە هەر پێوەرێکی ماڵان لە 40 ئەمپێرەوە بۆ 30 ئەمپێر کەم کردەوە، بەڵام هاوڵاتیان پێیان وایە پێوەرەکە لەوەش کەمتر کارەبا دەدات. ئەمە جگەلەوەی هاوڵاتیان ناڕەزایەتی زۆریان لە کرێی کارەبا هەیە کە دوای دانانی پێوەری زیرەک بۆیان دێتەوە. یەکان قەت هەیە 430,000 یەکان خانی. مامە حاجیەشی تەمەن 70 ساڵ شەکوای حاڵی خۆی لەلای ئێمە کرد. ئەو دەڵێت پارچە زەویەکم هەیە کە هێشتا نەکراوە بە خانوو، بەڵام پێوەری زیرەشیان بۆ بەستاوە و بڕی 430,000 دیناریش پارەی کارەبای بۆ هاتۆتەوە. لە بیدایەتی 200 مەترم هەبوو، سەری دار بوو، لایلۆم بوو، تێمگا دەسەراتم نەبوو، قەتحەکم کردە خانی، ئێکیش ماوە کارەبای هەبوو لە بیدایەتی. ئەو کارەبای نەما لە نوێی کارەبام لۆ ڕاکێشاوە و ئەلانێ لە خانێکی دامە ئیدیش قەت هەیە، ئەلانێش ئەو دووەسم لۆهایتەوە ملوێنێک و نادام چەندە ئی قەت هەیە، ئێکیشی خانیە. کەسوەکە گوتی ئەوە قەت هەیە، ئەوەش خانیە، ئەوە هیچ مشکیلەی نە ئی خانی، دەبی پارەی ئەوەی بدەی. گوتم دە باشە بەسەر چاوان پارەی ئەوەی دەدەم، بەس ئی قەت حیلۆم چارەسەر بکەن کەنجین ئەوە حکومەت ئەو وایە کاکە کو دەبی ئەوها. کارەبایەکی یەکزار زۆرمان بۆ دێتەوە، یعنی مەبەستم لە وەحدەیە. وەحدەی پێشان زۆر بە کمی دەهاتەوە، بە مانگێک 13,000 12,000 داهاتەوە. ئێستا حکومەتی دیتە 25,000. لە 25,000ەکە پێت ناڵێ ئایا ئەوە پارەی ئەوەندە مانگەیە یان مۆزەف نانێرێ بۆ ئەو جێگای کە مۆزەف حەقی وایە بە دوو مانگێک مۆزەف بێ. ئێستا ئەوە مسارێک و دوو مانگەکە ئەم مۆزەفم بە چاوی خۆم نەدیوە لە گەڕەکەی خۆمان کە لە 5 حەسارۆکانەکە ئەوە یەکیان و دووەمیش کە هاتێتەوە مۆزەف دوێنێ پێرێ هاتێتەوە 208,000 بۆ من هێناوەتەوە، وتی کاکەجان 208,000 ئەستن کارەبا هەر نەبووە، کارەبا هەر نەبووە. ئەی ئەگەر کارەبا هەبێ 24 ساعتی حکومەت ئەبێ ئەو کارەبا زیرەکە دەبێت چەند وعدە میلەت بێتەوە پارەی. ئەی باشێ ئەو مانگی ئێستا دێتەوە وەلیدەی ئەهلی کە وتیتی ئەمپێری 25,000 لێسەنم. ئەی باشە من 100,000 بدەمە ئەوێ و 208,000 بدەمە حکومەت، ئەی موچەی من چییە موچەمەیە من لە حکومەت. لە سنووری پارێزگای هەولێر نزیک بە 633,000 هاوبەشی کارەبا هەیە. لەو ژمارەیەش تاکو ئێستا 418,000 هاوبەش پێوەری زیرەکی کارەبایان بۆ بەستراوە. بەڕێوەبەری گشتی کارەبای هەولێر لەبارەی کێشەکانی پێوەری زیرەک و ناڕەزایەتی هاوڵاتیان لەو ڕووەوە ئاشکرای دەکات. ئەوان لەو کێشانە بەرپرس نین و لەلایەنی تەکنیکی پرۆسەکە و وردەکاری کێشەکان لای ئەو کۆمپانیایەیە کە پێوەرەکانی بەستووە. لەو 418,000 پێوەرە ئەگەر بێت و لە سنووری لە هەموو سنووری پارێزگای هەولێر چەند دانەیەک سوتا بێت، ئەوە ناکاتە ئەوەی کە خوانەخواسە پرۆژەکە فەشار دێنێ بە پێچەوانەوە. پرۆژەکە سەرکەوتنی بەدەستچینایە، بەڵام تاوە ئێستا پرۆژەکە تەواو نەبوو. لە کاتی گواستنەوەی هاوبەشەکان لە پێوەری میکانیکی دۆ پێوەری زیرەک بێگومان ئەوەی کە ئەنجامی دەدات پرۆسەکە لەلایەن ژمێرکاران و کارمەندانەوە دەکرێت. لەوانەیە لێرە و لێوە ڕەنگە هەڵا ڕوو بدات لە خوێندنەوەی پێوەرەکان. لە 2 ساڵی ڕابردوو زۆرینەی هەنگاوەکانی حکوومەتی هەرێم گەرچی لە ژێرناوی چاکسازیدا بوون، بەڵام لەسەر ئەرزی واقع بوونەتە بارگرانی بۆ سەرشانی خەڵک. لەوەش مەترسیدارتر ئەوەیە حکوومەتی هەرێم هێدی خزمەتگوزاریە گشتیەکانیش تەسلیم بە کردی تایبەت و کۆمپانیاکانی نزیک لە حیزبەکانی دەسەڵات دەکات. ئەنجامی ئەم هەنگاوەش زەرمەندبوونی هاوڵاتیانە لە چەندین ڕووی دیکەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.